باسی تابلۆی ئیعلانەکەش بکەینەوە کە نەجاشی جێڕانەوەی مسلمانە مهاجرەکانی لای خۆی بۆ مەکە ڕەفز کردەوە سەرانی قوڕیش هەموو کۆبوونەوە و پەیمان نامەیەکیان مۆر کرد لە ناخوانە یعنی شتێکی مهم ڕێکەوتنێکی گرنگیان لە ناخوانە ئیمزا کرد بەڵێنێکیان داوتیان نابێت کەس هیچ جۆرە مامەڵەیەک لەگەڵ بەنی هاشم و بەنی عەبدولمەطەلیب و بەنو عەبدومەناف بکە یعنی هەموو تیرە و بەرەبابەکانی لای پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام نابێت کەس هیچیان پێ بفرۆشێ نابێت هیچیان لێ بکڕێ نابێت ژن و ژنخوازیان لەگەڵا بکرێ نابێت کەس هاتوچۆیان بکە تا محەممەد تەسلیم بە قوڕیشەکە اینجا بۆ پیرۆزڕاگرتنی پەیمانەکەی خۆیان و زیاتر بایەخ پێدانی تابلۆکەیان بردو بە کەعبەیە هەڵیان واسی بۆی هەموو کەسێ هەموو ڕۆژێ بیبینێ و لەو شوێنە پیرۆزەیە ئیتر عەهدەکە تازەکەن ئیتر هەموو ئەندامانی ئەو سێ بەرەبابەت جگە لە ئەبوو لەهەبی مامی کە کافر بوو لەگەڵ ئەوانە بوون هەرچەندە هەمووشیان هەر مسلمان نەبوو بوون بەڵام ئەو مقاتعەکردنە هەموو خزم و کەسوکارەکانیشی گرتەوە ببن بە وەرەقە زەختێک لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەروەکو چۆن ئێستا دژمنانی ئیسلام بە هەمان شێوە خزم و کەسوکارە جاهیلەکانیشمان هەر ئەخەنەوە ژێر زەخت بۆ ئەوەی ئەوانیش بە دەوری خۆیان قسە بەرامبەر بە ئێمە بکەنەوە بچنە سەنگەرێکەوە کە دژ بە ئێمە قسە بکەن خزم و کەسوکاری جاهیلیمان هەیە لە وڵاتە ئەوروپایانە پێیان وتۆ مادام خزمەتی لەگەڵ فڵان هەیە زۆر زەحمەتە لە تحقیقی هەویەتە دەرچی و جنسیت بدرێت لەو سەردەمەشە هەروە بووە سەرشە طبعا جاهیلیەت هەر جاهیلیەت بەڵێ بە هەر حاڵی تر ئەوانە مسلمانەکان وردە وردە چاریان نەما کۆبوونەوە هەموو چوونە دۆڵەکانی ئەبوو تاالب ئیمامی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام هەر کە مەشهوور بوو بە دۆڵەکانی ئەبوو تاالب لەوێمانەوە سێ دانە ساڵی ڕەبەق گەمارەوە کە بەردەوام بوو وای لێ هات ئەو مسلمانانە وەکو هەندێک لە مسلمانەکان ڕیوایەتیان کردووە فەرموو بەس گەڵای دارمانە خوارد قەراغی لێومان هەمووی برینار بوو ئەوەی کە دامانە نایە وەکو پشقلی بزنی لێ هات چکار گەڵایە خوراوە ئەنجا کە لە کۆتایی ساڵی سێم ساڵە مسلمانان زۆریان تین بۆ هات زۆر داما و برسی و ڕوت و ڕۆژاڵ کەوتن تەنانەت ئەو کەسەی کە بە نزیک دۆڵەکەیە بڕۆیشتایە لە دوور و گوێی لە گریان و کوڕزانە و لاڵانەوەی زارۆک و ژنەکانیانە بوو کە هەموو لە برسایان ناوە ئەم حاڵەتە سەختە هەروە بەردەوام مایەوە تا ئەو کاتێک کەیتر دەستەیەک لە سەرانی قوڕیش و هاوپەیمانەکانیان کە هەر لە سەرەتاوە گەمارۆدانەکان بەدڵ نەبوو وەکو سوهەیری کوڕی ئەبوو ئومەیە و ئەبوو البوختوری کوڕی هیشام و مطعەمی کوڕی عەدی ئەمانە بەڕاستی زۆران وردە پێیان ناخۆش بوو چونکە دائیمە یەکێک لە نوقتەی ئەو سەردەمە و تەعزیبی ئەم سەردەمەی ئێستا ئێمە هەموو ئێستام عالەمە هەمووی هەرە بیستەکە لە گوانتانامۆ سجنێک هەیە یا لای پارتی لە ئاکرە سجنێک یا لە معسکەر سەلام سجنێکی گەورەی سێ فەرعی هەیە بەس لەبەرەوەی خەڵک نایبینێ چۆن ئەشکەنجە ئەدرێن سۆزی زۆر بۆیان ناجوڵە نایبیستێ بەڵام ئەو کاتە لەو سەردەمەیە هەموو جۆرە تەعزیبەکان ئاشکرا بوو بیلالی حەبەشی کە لەوێ تەعزیبەدرا خەڵکێک جاریوا هەبوو لەعنەت و نەفرینی لە ئەخلاقیاتی خۆیە کرد پێشەرم بوو کە باشەمە لە شەڕ عەبد ناکوژێ بۆچی مە چ پیاوەتیەکە کابرایەکی عەبدێکی داما و بێنی تو ئەم هەموو جەلدەی لێ دەیت و بەردێکی بخەیت سەر پشت ئەمە چ پیاوەتیەکە خزمەکەی خۆی بڕوا لێوە بناڵێنێ و هاوارکە و زارۆک و مناڵی مسلمانان هەمووی هاوارکەن لە برسە لەو شی و دۆڵەیە و هیچ کەسێ بەهانایەوە نەچێ ئەمە زۆر مهمە چونکە سۆز و عاتفی خەڵکەکە جوڵێنێ بۆیە لە ڕووی ئیعلامیەوە هەر ڕسمێک هەر باسێک هەر شتێک بتوانین تەعبیرکەین لەو حاڵەتانی کە ڕسمی ئەو واقعەمانەگرێتەوە کاریگەری زۆرە بێ بۆ داوەکەمان مەزلومیەتی خۆمان هەمیشە کە بتوانین بخێنەوە ڕوو خەڵک سۆزی لەگەڵ مەزلومە هەمووی ئەجوڵێ تۆ لەوانەیە ژنێک هەوڵی زەهر خواردن یەکێکی دابێ کابرا کە ئەی گرێوەی دۆزێتەوە لەو سەرجادێ لێدا هەموو سۆزمان بۆ ژنەکە ئەجوڵێ چکە هەر لە سەرەتاوە زانی لە ڕووی فیزیکیەوە ژنەکە مستەزعفترە لاوازترە عەلە الەقل لە ڕووی ماسوولکە و دەست و دەسەڵات و شەقوەشاننی وەک لە پیاوەکە لەبەرەوە لە خۆمانەوە حەزمان بە مناسەرەکردنی ژنەکە هەیە بێو جارە هەر بزانین چێ لەسەر حەق دایمە مەزلوم ئەوەی ظاهرن وەکو مەزلوم دێتە پێشچاو خەڵک سۆزی زۆرتر لەگەڵ جوول بۆیە ئەم پیاوانەش زوهەیر و ئەبوو البوختوری ئەوانە بڕیاریان نابڕۆنە کەعبە و تابلۆکە لێکەنەوە کە چوون سەیرەکەن تەنها
کرمێکی بچووک هەموو تابلۆکەی خواردووە تەنها ئەو دێڕێی پێوە ماوە کە لەسەرەوە نووسراوە بیسمکە اللهم خوایە بە ناوی تۆ. ئیتر بەم کارە جوامێرەی ئەوان گەمارۆکەش لەسەر ئەم سێبەرە بابە لەسەر مسلمانەکان هەمووی لاچوو. دوای ئەم معانات دوای شی بوونەوەی گەمارۆکە و 6 مانگی پێچوو ئەبوو تالیب کۆچی دوایی کرد کە مامی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام تەئسیرێکی گەورەی هەبوو. بە مردنی ئەو پاشان خەدیجە خانی خێزانی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام کۆچی دوایی کرد خوا لێی ڕازی بێ. بە مردنی ئەم دوانە ناسۆر و چوەرەوەری زۆر هاتە ڕێی مسلمانان. ئەو هەموو ئازار و ژانەی کە دەمێک بۆ قوڕێش لە دڵیا پەنگی پێ خواردبەوە لەبەر ئەبوو تالیب نەیەتوانی دەری ببڕێ یا بێتە سەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. بە مردنی ئەبوو تالیب بواری بۆ کرای وەکو ئاگر پژێن وەکو برکان بەسەر مسلمانانە بە تایبەتی بەسەر مستەزعەفەکانە تەقیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆی فەرموو کە قوڕێش تا ئەبوو تالیبی مامی لە ژیانی ئەمابوو نەیتوانی ئازاری پێ بگێن. ئیتر کۆچی دوای ئەم دوو پایە پاڵپشتە کە زۆر کاری گەربوو ئەمە 3 ساڵ پێش هیجرەت بوو. دیسان معاناتە کە هەروە بەردەوام بۆ هەڵوێستی قوڕیش خراپتر بوو.